Pemleri mazgelme davuriye den baş xonşandana xopşandana adnava halabcaya da despekriye desperekriye ageyen ezilter bediyeme. بەڵێ سڵاو بۆ ئێوەش لە ئێستادا خۆپشاندانەکەی هەڵەبجە هەڵشێوەی ڕۆژانی ڕابردوو دەستی پێکردووە کە چینی توێژە جیاوازەکانی هەڵەبجە ژمارەیەک لە مامۆستایان و فەرمانبەران و لێرە پەرلەمانتارێکی بزوتنەوەی ئیسلامیش بەشداری لە خۆپشاندانەکەی ئەمڕۆدا کردووە. بەڕێستان وەکو چی بەشداریتان کردووە تاکوکەی بەردەوامە بن؟ من وەکو مامۆستایەک بەشداریم کردووە. بەڕاستی زۆر عیبە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە هەتاوەکو ئێستا بەدەم مافەکانمانەوە نایەت کە ڕووکاس و کوێرە لە ئاستی ئێمەدا بەردەوامی ئێمە ئەگەر ڕۆژانەش نینەوە هەر ئەتوانین دەستنیشانی ڕۆژێک بکەین دوو ڕۆژ بکەین لە هەفتەیەکا بین ئەم مانگرتنە بەردەوام بینتیایە. سپاس بۆ بەڕێزت. ئەوەی کە دەیبیستن و دەیبینن وتافی خۆپشاندەرانە کە لە ڕیزی خۆپشاندانەکانە دەیڵێنەوە. بەڕێستان وەکو چی بەشداریتان لەم خۆپشاندانە کردووە و پێیانتن؟ وەکو گەنجی هاتووم بۆ ئێرە بەشداریم کردووە. هیوادارم گەنجانی هەموو هەڵەبجە بێن بۆ ئێرە بەشداری بکەن، نەڕۆن لە باخچەکاندا بنیشن و بۆ خۆیان هەر لەوێدانی بۆ ناو ئەم خۆپشاندانە بەشداری بکەن، چونکە ئەمە بۆ هەموو کووردە، بۆ تەنیا من نییە. منیش وەکو خۆم ئەم پەیامە پێشکەشی سەرۆکەکەم هیوادارم گوێم لێ بگرێت و بەدڵم بکە. سەرۆکی هەرێم پێ دەڵێم ئەگەر بەگوێی خەڵکی کوردستان نەکەیت ئاخریەکەت وەکو قەزافی و وەکو بن عەلیە بێ. سپاس بۆ بەڕێزت. ئەگەر دەرفەت هەبێ بچینە لای ئەو پەرلەمانتاری ئیسلامی کە بەشداری لەم خۆپشاندانەی هەڵەبجەدا کردووە، کاک شوان بەڕێستان وەکو پەرلەمانتارێک هۆکاری بەشداریکردنتان لەم خۆپشاندانەی هەڵەبجەدا چییە و ئێوەکو پەرلەمانتاران چیتان کردو بۆی داخوازیەکانی ئەم خۆپشاندانانە بگەینە حکوومەتی هەرێم؟ ئایا حکوومەت داخوازی خۆپشاندانەکانی پێ نەگەشت؟ بەناوی خۆی بەخشلێ میرەبان خۆپشاندانی هەڵەبجە خۆپشاندانێکی نمونەییە، زۆر ئاشتی خوازانەیە. بەڕاستی سەلماندویانە کە لە ئاست بەرپرسیارەتی نیشتیمانی و ئاشتی و ئارامیدان داواکارەکانی داواکارێکی لە سەد ڕەوایە، داوای داواکارێکی زیادیان نەکردووە، داوای موچە دەکەن، داوای مافی ڕەوای خۆیان دەکەن. بەڕاستی حکوومەت چۆکو وایە گوێ کەڕ بێت بۆ گوێ داواکارەکانی ناگرێت، بۆ داواکارەکانی جێبەجێ ناکات. ئەم پێم وایە پێویستە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی کوردستان گرنگترین بابەتی مهم ئەوەیە کە وەڵامی ئەم خۆپشاندانە بداتەوە، لایانی کە موچەکانیان بۆ سەرف بکات. مەسەڵەن نەبوونی داهاتیش پێم وایە خەڵک متمانەی نییە کە موچە نەبێ، خەڵک ئەوێتەوە قەنەعاتە کە تا فشار نەبێ حکوومەت ناتە سەرخەت و داواکارەکانی مامۆستایان جێبەجێ ناکات. و من پشتیوانی لە سەردە مامۆستایان و فەرمانبەران دەکەین و بەتایبەتی پشتیوانی مامۆستایانی هەڵەبجە سەرتاسەری کوردستان دەکەین کە بە شێوازێکی زۆر شارستانیانە خۆپشاندانیان ئەنجام داوە. زۆر سپاس بۆ بەڕێزت. ئەمە بوو خۆپشاندانەکە هەڵەبجە کە لە ئێستادا و هەڵشێوەی ڕۆژانی ڕابردوو بە شێوەیەکی بەپێوانی نێوبازاڕی هەڵەبجەوە دەچینە ئەو شوێنەی کە لە پێشتردا دیارییان کردبوو کە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە. بله سپاس بۆ پەیامدەری ماوەری ئەحمەد کەریم کو